هوارا گلی علی بکسلاف دکن هیجان جنو هالبجارتن رای کدرج دبرا و دچه دورا سوران جنو هالبجارتن دخوازه لدورا سوران روشا جنین و دوره دوری باجار مزن بشوپینه بزانه به که موکاسی چنه لدورا سوران بگشتی اگر کاندیدک در باسی پارلمان ببه جنین و نافچه دخوازن جبوان چه بکله پارلمان چه که ماسی هنه ام به هفراد جنو هالبجارتن دا دشوپینن لدورا سوران بمرام خەدیجە عومەر تەها لە ساڵی 1982 لە ئاوارەیی و لە ئۆردوگای زێوە لە ئێران لەدایک بووە. خەڵکی گوندی سێڤێی سەر بە دەڤەری مزوری باڵایە. باوکی لە ساڵی 1983 شەهید بووە. سەرەڕای سەختی و بارگرانی ژیان لە ئاوارەیی لە ئۆردوگای زێوە دەچێتە بەر خوێندن. لە ساڵی 1998 دەگەڕێتەوە باوەشی نیشتیمان و قۆناغی دوانەوەندی تەواو دەکات. بڕوانامەی بەکالۆریۆس لە یاسا لە زانکۆی سەلاحەددین بەدەستدەهێنێت. لە ساڵی 2004 لە پەیمانگەی تەکنیکی سۆران دادەمەزرێت. لە ساڵی 2014 بڕوانامەی ماستەر لە یاسای گشتی لە زانکۆی سۆران بەدەستدەهێنێت. مامۆستایە لە بەشی کارگێڕی کار لە پەیمانگەی تەکنیکی سۆران. جان لپاجوی دری و وان دیواران کجا شهیدکی ای و که جنو هالبجارتن هم دچینه هندره مالاوی و پلان و برنامه نوی آشکارات کرد. خدیجه خان سپیدتا باش بیتن جنو هالبجارتن تتا مالاته یلا سپاس کرد. بله هجان سفره رنگین وکی همو جارا خانما به هفرا کم دکه. او خانم آلوی دریکو خو کاندید کریه لسر لیستا پارتیا دموکراتا کردستانه کجا شهیده کیه او بخوجی ده پنابریه داجدای بویه تو دشی بحثی خوب که کاتب بو چی خو کاندید کریه آرمان جاده چیه؟ خیر بین سرچاوا راستی از وکو آفرتک کو بویمه بربجه را لیستا 183 پارتیا دموکراتا کردستانه من جی هندک آمانجه تی بویمه بسته امان جد منید حیات سرکی اوه یکو ام همید زانین پارلمان دام از راوکا یاساییه دام از راوکا چاودریه تایبت ابو چاودری کردن حکومت که حکومت بشیتن خدمت که باشتر پیشکشی خلکی بکد و به روانگای ده از حس کم بچم پارلمان کردستان ده که بشیم شو لکاوتو بکم که خدمت همین خلکی دابید تایبتیش وکو کتا شهیدک از حس کم میگم پارلمان کردستان که بشیم بره ببم دنگ و رنگ کرو کتت شهیده زور باشه تو الأردوغاي زواج دايك بوي بحكم ويكي كل صورا قال لك خلكي ما يروج هالات كردستان هاتي الفيرا كالتورة جدا فرهنگ جدا الفيرا جبا كورت هاتي روجوش آوایت هاتي خلكي خود جهيت هاي تو وكي ما مستاكا بيمانجي هم وكي دايكك بحث تجربة خوبك دناوان كالتورة جدا دا چوال تكر توصا وكي جناكي هستي و بخازي بتشيا دناو سنبولك ولاتي دا خبات بكي بله راستی وکو ام همید زانین شهر سوران زور کلتور جیاجای تدا بله اوه هیچ تأثیری درست نکردی سر پیک و جیان و مهمی و وکرا و من جی وکو آفرته که اگر تماشای یعنی دام و دزگایت اداری بکی نو شهر سوران بینی آفرتت مگلک زورن آفرتت حجی آفرتت خودان شیان برای برن راگرن فرمان برن تو یاب میری دایکا زاروکایی زلامتا چند هاری کار بویا گلتک و حتی روژ افروکت و هاتی هم دایکاتی تیاکری هم مستایبو لپیمانگه نوکجی کاندیدی بله بگمان زور جار قصه که هی یا دیارت بیجن پشت سرکفنا هر زلامه که جنک یا هی بس راستی دشین بیجین اگر مجی وک آفرت اگر ام مدویتن سر کوین پیوسته یعنی لازمه که زلامش بشتامه بیتن بگمان او هافسر من هاروکاریا که یک جار مزون بویا بو من وی بابتی دا هم وی وقتی که من دست خویندنه کری که بشیم به ما ماموستای کازان کوی همیش نوکه که به ما بربجر سالیستا پارتی او همو پشگیریاوی بویا و جه وی دیار بویا و هانداناوی پشگیریاوی زور بو من جه شانازه بویا و دلگرمی اگ بویا بو من اگر اویش نبویا یعنی من پینت کرا یعنی از بردام من سشولت خو سرول خوی کمالایتی و خدمت آقل دام و دزگاهت اداری دا زور باشه
دایکا خاتینا تجیال وره از حس کم پناسات بزنم جدا دایکا تابو بینرن میجنو هل بجارتن دایکه تو بحثی که تو خوبو ما بکه خونه نوین بچی کاتی چبون از یکم جاروی بزنم والله یا باش بو یا زیرا قبول خوندنی حس کردی هم گو بخونی تو سرکوی تو یا زیرا بچی راستی الخنا خو یا سرکوت با هم گو آویدی ورد گرتن مدال تشت ایرانی زیرا بو خوندنی راستی ما بخوجی مجی حس کرد کو بچکن من همه بخونن سرکوبن درس خو خلاص کم او یاد پنابریه داشت دایگول اردوگاه زیوا او شروع که گله دیرو درجه تو جی جنا شهیدی که دایکوی ام حس کین زدتر لسروی باخفین یعنی او بخوب چیکاتی دا زارو که چوابو شیماتیت کردن یا عجول بود چوابو خودی یا باش بود گدار بنو خوندن که باشد کرد عجولی جی کیم هبون راستی گدار بون جی بچکید من هر 4-5 راستی گوی خود دام گدار بون هر چشتکی مگود بوی اویدی کربو بچکید بی من نت درد کرد نت چونه چجیو بله هجایان ام جمال خانم خدیجه درد کوین او کجا شهیده کیه یاد پنابریه داجی دایی بول اردوگاه زیوا ام لسر پلان و پروژه نوی جبو سوران جبو جنین سوران داخبن گواب بشتا پارلمان وکی کاندیدا پارتیا دموکراتا کردستانه او ده چه بکه ام جوی داری درد کوینو وان همو پلانان آشکارات کن هجان بحكم ويكي كو سوران ناوندك جداية وهمو كالتور و فرهنگين جدا لبيداري هنه يعني سوران مروف دكارج هر 4 پارچين ولاد انسانا ببينه كو پنابر بونه اجا هر صدمكي هبيد لپاشوه اجا خانم زيباية ده پرسم او فرهنگ جدا کلتور جدا دناف کرده هر یک جه پارچه کی هاتیه بویا صدم که هندک جارا مشکله بخلقین لسوران مشکله درست ببند دناف برا مالبات و مالباتان ده خلکی ودا بله وەکو ئەبینین پێک هاتەکانی سۆران جۆرا و جۆران کللتورێکی جیاواز ئەبینی کللتورێکی جیاواز لە ناو سۆران بەدی دەکرێتن بەڵام بە حکمی بەریەککەوتنی هەندێک جار بەهۆی بەریەککەوتنی کللتورە جیاوازەکان ئەبینی کێشەی کۆمەڵاتیش ڕوو دەداتن بەڵام ئەگەر بین باسی لە ئەرێنی لە ڕۆی ئەرێنیەوە باسی پێکاتەکان و کەلتورە جیاوازە ڕەنگە و ڕەنگەکانی سۆران بکەین و ئەبینین کە چه شێوازێکی جوان بە و دەڤەرە بەخشیە ئەبینین لە هەر چوار لایەوە ئەبینین لە ڕۆژ هەڵاتەوە لە ڕۆژ ئاواوە هەروها لە باکووریشەوە ئەو کوردانەی کە پەناهەندا یاخود بڵێن ئاوارەی ئەو وڵاتانە بووینە لێرە نیشتەجێ بووینە جەگە لەوانەش هەر خەرکی خۆجێی کە پێدانە خەرکی خۆجێی ئێرەش هەر بە هەمان شێوە هەبووە سەرەڕای ئەوەی کە شێوەیەکی جوان و ڕەنگە و ڕەنگی بە سۆران بەخشیوە بەڵام حەساب کارەکانی ئێمە حەساب ئەو بەرپرسیارەتیە کە لێرە هەمان بووە بینیومانە هەندێک جار لە بەریەککەوتوری کللتورە جیاوازەکان وای کردووە هەندێک کێشەی کۆمەڵایەتی لە ڕۆژ خێزانە دروستە بن لەسەر چین هەر یەکێکمان شێوازێک لە جوورە ژینگەیەکەوە پەروەردەکراوین فکر بیر و باوەڕ هەڵس و کەوت کللتورەکان وە شێوەیەکی گشتی جیاوازن ئەبینین هەندێک جار بەریەککەوتنی ئەوانە نەگونجاندنیان ئەبینین کێشە دروست ئەبیتن و لە نێوان خێزان بەگشتی لە گونجاندن لە فەرهەنگ نەگونجاندن لە فەرهەنگ و لە کللتور ئەبینین هەندێک جار کێشەی کۆمەڵایەتی ڕووی دەداتن بەێ سووران هەریر گاوان بەحسێوێت کەین خانزاد خان ئەمیرە خانزاد تێبیرامە کو ئەو vêre ji bo wê landika desthilatê bûye
لەوێ منتەقێ دەسەڵاتا کردی ژنێکە خورد و بدرێژایە چەند ساڵان وەکە سەرکردەیەکی بووە لەوێ منتەقێ ئەوێ دەست هەبووە دە ئاواکردنا چەندین مزگەفتاندا چەندی قوتابخانەیاندا پرێن هاتن و چوونێدا یعنی دەست هەبووە دراو شەمبیرکردنە خەڵکیێ ناوچەیەدا ددەمە خوددا نوکێژی وەختەیان بەحسێ سووران حەریر بکەین ئەو تێتە بیرامە و چەند خانزات هەنە لەوێ منتەقێ ئەگەر بم باسی خانزادی سۆران بکەم ئەو کاتەی کە ئەو سەردەما ئەم خاتونە ئەم بەڕێزە میرایەتی کردووە وەکو میری سۆران ناوی دەرکردووە ئەبینین کە ئەو کات ئافرەت دەکرا بە کوێڵە و لە بازارەکان دەفرۆشان وەکو کاڵایەک ئەو توانی خۆی بسەلمێنێت بۆیە هەر قۆناغێک ئەبینین ئافرەتەکان جیاواز لە قۆناغەکانی پێشووتر دێنە ناو مەدان و کار دەکەن هەندێک جار ئەبێتە دەگایەتە ئەوە کە بۆ داواکردنی مافەکانیان و خۆسەلماندنیان بجەنگن ئێمە ئافرەتی زۆر وەکو خانزاد خان بگرە زیادتر و شۆڕەشگێرترمان هەبووە و ئێستاش کە لەم قۆناغەدا قۆناغێکە کە ئێمە پێمان باشە ئافرەتان لە ڕۆی زانست و زانیاریەوە خۆی پڕچەک بکە و هەموو ئامانجی ئێمەی ئافرەتان وەکو ڕێکخراوی یەکەتی ئافرەتانی کوردستان لەم دەبەرە ئەوە بووە کە خۆیان پڕچەک بکەن و ئێستاش ئەبینین کە لەم قۆناغەدا بربژێرەکانی سەر لیستەکان بە شێوەیەکی جیاوازتر دەرکەوتون و خۆی ئەمەش نمونەیەکی ترن لە خانزاد خان سەرکردەکان یعنی کەواتە لە سووران ژن هەنەک و خاستەکەەوەن دەسەرکردایەتیەدا و درێڤەبەریەدا هەبووە ئەو کاندیدێت ژنێن نوکەل سووران وەکە خەدیجەخانەیش یەک ژوان نمونایە و حەز دکات ببیتە سەرکردە وانینە بەێ لەسەر گوتنێن زیباخانێت و چ دەبێژی ئەو تێکەلیا فەرهەنگ و ئەتنیکان چ باندورێکی ئەرێنی لە خەدیجەخانێ کردە ئەوە بووە پاڵپشتە کوت و زیدەتە دەرکەویە مەدانێەوە کە ژنەکە سەرکردە خۆل پاشە ڕۆژێ ببینی بله بێگومان ئاخفتنێت هەردوو هەواڵێت مە زیباخانێ و ئیمانخانە هەردووک ڕاستن جێخونە شارێ سووران شارێکە و دەڤەرێکە ڕەنگینە کەلتورێت جیاوازێت تێدا پێکاتێت جیاوازێت تێدا بگرە لە ڕووی ئاواری ئەگەر تەماشای بکە دەبینی و خەڵکێکی زۆر یەد ئیرانێت لێرە بووی بەختی و ئاوارە بوو یەدگەڕایەوە ئێران نوکە لێرە دژین خەڵکی ئاوارەی تورکیا ببوون ئەویش نوکە یەدگەڕایە لێرە دژین خەڵکێک ئەنفال ببوون جنوب عێراقی ئەویش هەم یەدگەڕایە لێرە پێکوە دژین ئاسایی ژیانەکە پێکوە ژیانەکە زۆر ئاسایی پێکوەت بەنە سەر و ڕوو لە ئافرەتش وی شاردا زۆرێ بەرچاوە زۆرێ دیارە هەمیشە ئافرەت یا خاستی که خوب بسەلمینیت و یا موجود بیتن ناو هەموو دام و دەستگایەت ئیداریدا ناو ڕێکخراوەدا ئەو چالاکیانەی و ئەو ڕێکخراوەتکەن دەوەرەکە و ئەو ڕێکخراوە چالاکیێت یەکجار زۆرتکەن مە زۆر ئافرەتە سەرکەفتی ژێتەی نمونێ دوانە زیباخانیش یعنی دوان ڕێکخراوەدا زۆر چالاک بەێ یدی ئەگەر تەماشای بکەین مثلا هەڵبژاردنە یەک پارلمانە چێت عێراقێ بن چێت کوردستانێ بن دەبینین و زۆر ئافرەتمەیە تایک و یلوێ دەوەرێدا یەت هات یا بەربژێرکردن و زۆر جێت سەرکەفتی بووی و یەت دەریش چووی یدی ئەگەر تەماشاوێ خۆلا پارلمانە کوردستانێژی بکەین ئاینەن دیسان هەر دەوەرە سووران مە هەندێک ئافرەتمەیە ئەم وەکو ئافرەتێت دەوەرە سووران ئەم بەشدارین پروسا هەڵبژاردنە کوردستانێدا یدی هەمیشە یعنی ئافرەتە مە زۆرە بهێزە ئەو شارە سوورانی یا ناسراوە شارە شەهیدانە شارە خەبات و قوربانیدانە لێرەدا یعنی دەبیت ئەم بزانین و ڕوو لە ئافرەتە زۆرە گرنگە ئافرەتیش ڕوولێکە بەرچاوی هەبووی و پاڵپشتێ زەڵامێت خوب بووە پاڵپشتێت بابێ خوب بووینە پاڵپشتێت کوڕێ خوب بووینە و بچن بەردەوام بن ستەل شۆڕشە سەخەباتێ سەقوربانیدانێ سووران بگشتی ئەو بربەستێن ئایلی کەلتوری دەرباسکردنە و دەرکەتنە مەدانێ باوەیەکی گشتی ئەم تشتێن ببێژی بەلێ هێژان ئەم لە سوورانن شارە پێک بە ژیانێنە ئەم بەردەوام دەکەین و ژیانە گەلێ سووران و ڕە و بووچوونێن وان نەرینێن وان لەسەر پێک بە ژیانێ و وان کەلتورێن جودا بوەتینن سەر ئەکرانێ ببەرفرەهی گاواژن بەرێ خۆدەنە ئارمانجێ و ئارمانجە گوهنادەنە دەنگێ دەردوڕەخۆ کە چ قەومیت چت هێتە گوتن
یک جوان جنین سرکفتی که به پیلو ملین خواه کاریه سرکفتیانه بر بوی آرمانجی و بچیت یا کو دانایه دست نیشان کریه دایکا زهرایه او جنه انفاله جبر هر دو زاروکین خواه دستو ملین خودانه بر خو و سرکفتیانه کاری بگی حتی آرمانجی دایکا زهرا ام بحثی از مناطت کن دو که جنه انفالک چاواشیا بر خو بدی و هزب ده خو اونو که او جه املینه کشرینه هیاته تو شیای اوسا سرکفتی بی و که جنکا سرکفتی بی لسوران چه ول تکر چه ابو او ازمون بله والله وقتی که ظالمین ما انفال کردی ما چند هیف کرد دور بری قم همه وکی بود کس نبود ما یعنی دل ما به خوش بیتن دور بری ما همه ظلم ما تا کردن و لای حزب به حزب ماش ساله که هم رونشی ما گوره و دخوین و تشتی و بچکت خب برای برن پشتی اینگی هایک بخود شو سال که منیش شولا شیرینی حال بجارد است چون ما ولی شولا شیرینی تقریبا 11 سال است ولی ما معمله که یک معمل است وقتی از چون من حسینی ششتن و گوش خوابیم کردن و تشتی و پشتی اینگی از زور تشت فیر بوم از خاطر من لیران دکانه که کشکه بخواه کرد همه تشتیش یعنی بقرده بخول دکانه اینم باجر رو داینم شولا خوب بگم روزانه دا 5 کیلو شکری اینم روزانه شولا خوب بگم دا روزا پاشتم 5 کیلو دینم گواتو هاتیه ناف دا خلکی قصه و گوتن پروپاکنده هیوه و هووه چه ول تکر توسا بخورتی بمینی و حتانو کسر لنگا و قصه و گوتنه هاچ تأثیر تنکر والله تأثیر هبو بس مواز خونه داره ما بخو کار خو کرو ما گوده انشالله ده سر کمین روزه که ده شولا خو کنی و بچکت خوره و بینو چجا انشالله نوی کرده اتیش چجا بازر نبید سر رای واهن نحمتیا واهن نخوشیا واهن ظلم کو رژیم بحث در حق ملت مکری و کو آفرته که و کو شیرجنه که کول ندا و سر رای واهن بربست کو به خوب بحث کریت کمالایتی که هاتی نرکوه دا بس هیا بردوام بویه یعنی خالت زهرا نشانه آفرتک و به هزل کردستانه آفرتک و گوه خونادت چه بربسته اگر پیویز بیتن دل هم برسینگ همه مشکلی که راه وسیتن بو اوی کو بشیتن خزانه خو پرورده بکتن خزانه خو بریوه ببتن آبورا خزانه خو بریوه ببتن یعنی اول نشانه آفرتک و به هزه نشانه هنده اگر آفرتا ما ببید اگر اراده بکتن چتش نشد برسینگ و راه وسیتش اجی وکو آفرتک سوز بید اگر گه ما پارلمان کردستانه یعنی بنمالت شهیدایت انفال کریالش بیر نکم سربلندیه و سربرزیه و همش حیات شیانه مدابید کار بینن بو برگری کردن مافیوانا بو هندکو مافیوان برزنه بیتن معانات دوانا بگین مخلکی یدوان دایکا وان شیرجنا منال دوان کار بکن بو با شرکرنا جیان آوان گذران آوان که ایشالله او مشاکل او گیرو گرفتانه نه هنه سر ریک دون دیسانه و بردوام بین سر داکو کردن سر مافت همه آفرت و همه بنمال شهید و انفال کریاش بله دست تخوش بن دایکا زهراجی یک جوان دایکای نمونه که هزا کاری نترسیایه و هزا خواکی جنک هاتیه میدانه و زاروکین خواه و که جنه انفالک خودان کرنه بیکو محتاجی دستی کسی برانبر ببیتن نمونه جنین هوسا گلکن زیدان الکردستان اوجی یک جوان نمونه هری جوان و بهز بو مدجنو حل بجارتن دا بوا اینا سر اکرانه برزمان بکن هجان ما میوانا کاندیدا خویا اینا ناف بازار سوران دا بحکمه یکی که کچا سورانه هر کسی که کلوی در راستی ما به توجه چکیج بعد شکر به بلکه خطابی انتبن ام ده گلواه به این کابزان این که ماسیب تایبت بوجنان لسوران به تباهی لسوران که ماسی چنه ام ده نرین وان اخفتن آبوی و بین نسر اکرانه دجنو هل بجارتن دا لناف بازار سوران گل مدام دمیا باشن گنجت سوران سپاس چونی باشی بخیر بین نویت بخیر سولت فاضل سولت یتا امداد محمد باشه هین گنجت سوران نوی خانم جیش سورانه یا خو کاندید کری با پارلمانه و کی گنجت سوران دا خازیه هوا چیه او جنه پاش کچته پارلمانه دنگی هوا بگهینید
بخیر بین سر چوا پیشوازی مامستای دکین و دستخوشی دکین و المیجواد ناسم و خدمت که باشه بو قطابیا کرده و 14 ساله مامستا پیمانگاه تکنیکیه و از وکو قطابیک دیدنگ خودم لیستا 183 و جماره 4 مامستا خدیجه چون که مامستا که سرکفتیه بوار یاسه و دیشد برگیری المافم بکد بو اوی هم قطابی دنگ بدین دیدنگ خود این مامستا خدیجه جماره 4 بو اوی برگیری المافم بکد مامستا که سرکوتیه هیوادارین با قطابیات تشتکی باش بکتن آینده که باش بو مهبیتن انشالله خود ما تشتی پیویز بیتن با قطابیه پیویز کتابت باش بین کتابت نو بین منهجه باش بیتن مامستاد باش بین بگورن حتی خانزاد بو خانزاد سوران میر بو برده پرده پنیر بو آوارو باری شیر بو چه خانزاده گتن هیا بو سوران افروکل سوران ما پلان و پروژه این کاندیده کش بو اینان سرکرانه اما آن هاجی دناف گرمه هل بجارتن آندانه ای روزنو هل بجارتن خاطر دو خازه روزه کدن به پروژه این کاندیده کدن دیسا سلاف دکن بلا هر تشل گوری دلی هوا به